سڵاوڕێز بیرکاری بە زمانی سویدی پرسیاری 6320 لە کتێبی ماتەماتیک فێم تووسن ئێت ئا. Persiaraka. En patient får en næringsløsning gjennom dropp نەخۆشک خواردنەکی شل وەردەگری لە شێوەی dropp یان دڵۆپ. Efter x minuter återstår i milliliter. پاشی xەکە بە خولەکە minuter یەکەش بە میلیلیترە چونکە خواردنەکە شلە و ئەو پەیوەندیش هەیە لە مابەینی کات و میلیلیتر. ئەو پەیوەندیە زۆر دەتوانم سوودی لێوەربگرم. ئەو 200 میلیلیتر هەیە کە هێشتا بەکار نەهاتیە و لە هەر خولەکەک 2 میلیلیتر خواردنەکە نەخۆشەکە خواردنەکەی وەردەگری لە هەر خولەکەک لە هەر مینوتێک 2 میلیلیتر. ئەو جا پرسیاری یەکەم hur många minuter räcker lösningen واتە ئەو 200 میلیلیتر بە چەند کاتەکەی چەندی پێدەچی کە هەمووی هەتا هەمووی تەواو دەبی. واتە ئەمن ئەو هاوکێشەی دەینم و لە جیاتی ئی دەنووسم 0 کە هەمووی تەواو دەبی. هاوکێشەکەیشی کار دەکەم 0 یەکسانە بە 200 کەم 2x کە شیکاری دەکەم x یەکسان دەبی بە 100 مینوتەر واتە 100 خولەک پێویستە هەتا هەموو خواردنەکە تەواو دەبی. لێرەش دەزانم کە لە هەر 1 مینوت 2 میلیلیترە و دەزانم کە 1 میلیلیتر 20 درۆپە. هەر میلیلیترەی 20 درۆپە ئەدی لە 1 مینوتی 2 میلیلیترەواتە دەبی 40 درۆپی. ئەگەر 1 میلیلیتر 20 درۆپی 2 میلیلیتر 40 درۆپە واتە 40 درۆپار پێر مینوت. ئەوە تەواو پرسیارە. پرسیارەکەی دیکە 6321 mellan år 2000 och 2010 ökade lönerna för en yrkesgrupp med 5%. پارەکان زیاد بوون لە مابەینی ئەو 2 ساڵەی بە 5% هەر ساڵی. ساڵی 2000 پارەکە چەند بوو؟ 25400 کڕۆن بوو هەر مانگەی. لێرە پرسیاری یەکەم hur stor var medellönen ساڵی 2007 ئایا پارەکە چەند بوو؟ لێرە چونکە هەر ساڵی 5 زیاد دەبی واتە 100 کۆ 5 یەکسانە بە 105 ئەبی بگەڕێمەوە. لێرە یەکسانە بە 105 پاشاندا بەشی 100 förändringsfaktor هەر دەڕوە کەواتە förändringsfaktor 1.05 چونکە لە مابەینی ساڵی 2000 و 2007 7 ساڵە کەواتە 1.5 دەبی ئەمن توانی هەفتی بکەم ئۆپۆی تر هەفت. ئەو جا لێکی بدەم لەگەڵ پارەکەی ئەو پارەی لە ساڵی 2000 بە نزیکەی دەکاتە 35740 کڕۆن. ئەوە تەواو بوو پرسیاری ئەو پرسیارە. پرسیارەکەی دی ستێل ئوپ ئێن مودێلەکی دروستکە. مودێلەکەش هەمیشە ئەو هایە. لێرە دەنووسم ئی یەکسانە بە پارەکەی لە سەرەتا چەندە لێکی دەدەم لەگەڵ förändringsfaktor توان xیش ساڵەکانە. ئەوە هەر دەگۆڕێ xیش ساڵەکان ئەوها دەنووسم ئەوە
پاشان پرسیارەکەی پاشی ئەو hur många procent ökade lönen لە مابەینی ساڵی 2000 و 2010 لە سەدا چەند پارەکە زیادی کردیە. پێش هەموو شتێک دەبی بزانم لە ساڵی 2010 پارەکە کردیە چەند، کاتە مودێلەکەی بەکاردەینم ئەو مودێلە ئێرە و لە جیاتی X دەنووسم 10 چونکە 10 ساڵە لە مابەینی، کەواتە کە نووسیم 10 ئەوجا بە بژمێر پارەکە کردیە 41,300 بە نزیکەی 374 کرۆن. جیاوازی مابەینی پارەکەی ساڵی 2010 و ساڵی 2000 لێدەرکردن زیادەکە ئەوەندەیە 15,000 دەینم دابەشی پارەکەی سەرەکیرەکەم ساڵی 2000 دەردەچی نزیکەی 63 لە سەدا. هیوادارم ئێستا تۆزەک ڕوون تربی ئەو دوو پرسیارانە. هادێ سوبرا.